بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەی مەودا بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر چەمکی بەخشین و لایەنە ئینسانیەکەی بکەین لە هەرێمی کوردستان. دەپرسین ئایا بەخشین یاخود هاوکاریکردنی مرۆیی یا ڕێکخراوە خێرخوازیەکان تا چەند ڕێپێدراوە لە ڕووی ئینسانیەوە، هەروەها لەو ڕۆوەکە شریعەتی ئیسلامی یاخود دینیا لە ڕوانگەی معریفەی ئیسلامیەوە پشتگیری ئەکرێت. ئێستا لە کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆناوە دیاردەی بەخشین و دیاردەی ئەوەی پێوتێ خێر پێکردن و سەدەقە و بردننی دیاری بۆ خەڵکە هەژارەکان بە شێوەیەکی بەرچاو دەبینرێت. ئێمە هەوڵ دەدەین لە بەشی سێمی ئەم بەرنمەیەدا قسە لەسەر بەخشین و لایەنە ئینسانیەکانی بکەین و هەروەها قسە لەسەر ئەو ڕێکخراوانە بکەین کە کەلوپەل و خۆراک دابش بەسەر ماڵە هەژارەکانە ئەکەین و هەروەها قسە لەسەر ئەو دیاردانە ئەکەین کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر قسەی لەسەرەکرێت کە ئەوانەی ئەبەخشن بە شێوەیەک لە شێوەکان لە بەرچاوی زوومی کامێراکانە یاخود میدیاکانە بە شێوەیەکی گشتی ئەو خێر و خێراتە یاخود ئەو کەرەستەیی کە لە ڕووی ئینسانی وبن بۆ ماڵە هەژارێک پیشانێن و ئەیخەنە ڕوو. دیسانەوە بەرنامەی مەودا بەشی سێم بە میوانداری پرۆفسۆر دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی. سوپاس دکتۆر لە بەشی سێمی بەرنامەکەشمان ئامادە بوویت. ئێمە لە بەرنامەکەی ڕابردووە بە شێوەیەکی زیاتر تۆزێک زیاتر تیۆری چوینە ناو مەسەلەی شکۆی ئینسان و دەسەڵاتی سیاسی و بەرپرسیاتی لە ئاستی کۆمەڵگادا ئەمانەمان باس و شرۆڤە کرد تا ڕادیکش لە کۆتایی بەرنامەکە قسەمان لەسەر مەسەلەی ڕێکخراوە خێرخوازی و ئینسانیەکان کرد. ئەگەر درێژەی بەشی دووەمی بەرنامەکەمان بەردەوام بێ ئەکرێ بڵێن لە ناو حکوومەتێک یاخود دەسەڵاتێکا کە توانا و دارای ئەوەی هەبێت کە کۆمەلگاکەی خۆی بژێنێ و ئەو کۆمەلگایە ئیستیحقاق و مافی خۆی هەبێت تاکەکانی کە لە حکوومەت داهاتی خۆیان وەربگرن، ئایا مەشروعە یاخود ڕەوایە ڕێکخراوی خێرخوازی هەبێ. ئەمە لە ناو توراس و تەنانەت ترادسیۆنی ئیسلامیشدایە معریفەی ئیسلامی قسەی لەسەر ئەمە کرد و ئەمە جێگەی بۆتەوە. بەناوی خوای بەخشندە و میرەبان بە خێراتنتانەکەم سوپاس بۆ جەنابتان. ئەوەی کە حەقا قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ئێستا حاڵەتێکی و قۆناغێکی تایبەتە، وەکوڵێ قۆناغێکی ئیستیسنائیە لە نەک تەنها لە مێژووی کوردستان بەڵکو لە مێژووی جیهان و ناوچەکەش. هیچ دەسەڵاتێک لە وەزعی سروشتی خۆیان نییە، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە وابەستن بە هەناردنی نەوت ئابوووریەکەیان ئابووری ڕێیعی پێوترێ، ئاعتیما دەکاتە سەر فرۆشتنی نەوت بە دەرەجە یەکەم لە سانە و پێنجی بوجێ عێراق پشتی بە نەوت بەستوو، کوردستانیش بە هەمان شێوە. تەنانەت وڵاتە سەنعەتیەکان کە دنیای پیشەسازی ئەمڕۆ پێگەهێنن لە هەلومەرجێکی ئیستیسنائیە بەسەر دەبن، چونکە ئەم نەخۆشیان پەتا جیهانگیرە پەلاماری مرۆڤایەتیدا لە ماوەیەکی کورتە نزیکەی 202-205 وڵاتی گرتووەتەوە و هەموو ئیمکاناتەکان تەرخان کراوە بۆ ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستن. زۆربەی کارخانە و موەسەساتی بەرهەمهێن لە کار کەوتون، خەڵکەکان کەرەنتینن لە ماڵەکان هەوەستا و چاوەڕێی وەزعەکەن. ئەمە وەزعێکی ئیستیسنائیە بەڕاستی، بۆیە ڕەنگە دەسەڵاتیش و دەوڵەتیش و موەسەساتیش هەم ئەدایان بێتە خوارەوە، هەم کاراییان کەمتر بێ و هەموو هەوڵ و تواناکان سەرفی ئەوە بکەن کە چۆن ڕوبەڕووی ئەم وەزعە ببنەوە کە ئەمە دیارە جوهدێکی مزاعەفیەوێ. تەنانەت دەوڵەمەند و بازرگانەکانیش بازرگانیەکانیان کەس بووە، دەرامەدیان کەس بووە. وڵاتێکی وەکو عێراق، هەرێمێکی وەکو کوردستان کە ژمارەیەکی زۆر لە خەڵکەکەی فەرمانبەر و موچەوەرگرن، یعنی حکومە دەبێ بیان ژێنێ، ئەمانش
معرضن بۆ ئەوەی کە فعلا کێشەی بژێویان هەبێ، کێشەی ژیانیان هەبێ، کێشەی نانیان هەبێ. پێش ئەم وەزعەش ئێمە خۆمانەزانین کە ناعەدالەتی و بێدادی لەو کۆمەڵگاکەمانە زۆری هێنابوو، ینی ژمارەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لە خەڵکی کوردستان بێکارە. لە ئێستا باشتر نەبوو خەڵکی کوردستان تا ئەندازەیە لە ئێستا باشتر، بەڵام ئەو کاتەش ئێمە خەڵکێکی زۆر هەژارمان هەبوو کە لە ژێر هێڵی هەژاریەوە بوون. ئالەو کاتەش ئێمە ڕێکخراوە خێرخوازەکان هەر کارا بوون، فعال بوون، خەڵکی خزمەتگوزار، خەڵکی فریاگوزار، بازرگانی دڵسۆز لە وڵاتە دەستیان بۆ خەڵکەوە بووە و بەشێ لە ئەرکەی کە بێ حکوومەت ئەنجامی ودا ئەوان ئەنجامیانەدا. کەواتە بێم حەقایقانەمان لە بەرچاو بێ کاتێ شرۆڤەی مەسلەیەکی واکەین. بوونی ڕێکخراوی مەدەنی، ڕێکخراوی خێرخوازی، ڕێکخراوی مرۆڤ دۆست، یارمەتیدەر، هاوکاری، هاوپشتی و پاڵپشتی کۆمەڵایەتی بەڕێی من نیشانەی زیندوێتی ئەو کۆمەڵگایە و نیشانەی زیندوێتی و هەستی مرۆڤ دۆستی تاکەکانیەتی. ئەمە بێ زۆر بە گەورەی سیر بکرێ، بایەخی پێ بدرێ و پەرەی پێ بدرێ. بەڵام وەکو سیستم، وەکو بەرنامە و پلان بۆ ئەوەی ئامانجەکە هەرچەند بەرزە لەبەر خوددایە، لەبەر خاتری هەستی مرۆڤ دۆستیە، لەبەر خاتری نیشتمان پەروەری و نەتەوە پەروەری و خزم پەروەری و ئینسان پەروەریە، بەڵام با ئەنجامیشی ئەنجامێکی دڵخۆشکەر بێ، ئەنجامێک بێت کە بڕژێتە ناو ئەنجامە بەرزەکانەوە. یعنی مەسەلەن ئینسانێک کە خێری پێدەکرێ هەست بە کەمی نەکا، هەست بە سوکایەتی نەکا، هەست بەوە نەکا کە ئەمە لە ڕووی سۆز و عەتفەوە مامەڵەی لەگەڵەکرێ، بەڵکو هەست بکات لە ڕووی ئەوین و خۆشەویستی و پاڵپشتیەوە بۆی سبەینێ ئەویش بە هەمان شێوە هەستێ ئەوەی کە پێی ئەکرێ بەرابەر خەڵک، بەرابەر میلەت، بەرامبەر وڵات ئەنجامی بدە. یعنی ئێمە ئێستا بۆ نمونە خەڵکێکمانەیە پێشمەرگەن، سەرچاوەی معیشەتیان بریتە لەو موچەی پێشمەرگایەتیەکە وەریەگرن، بەڵام ئایا ئەم موچێ بەشیانەکە؟ ئەو ئامادەیە سنگی خۆی بنێ بە گولەوە لە پێناوی ئەمنیەت و ئاسایشی خەڵکە، بەڵام ئایا خەڵکیش ئامادەیە تەنازول بکەن لە بەشێ لە ئیمکاناتی خۆیان بۆ خاو خێزانی ئەو، بۆ کەسوکاری ئەو؟ کۆمەڵگا ئەبێ هەست بە و پەیوەندیە ئۆرگانیکە بکەن لە نێوان خۆیانە. ئەمە کاک دوکتۆر ئەمەی هێمای بۆکەی ئەمە لەگەڵ ئەو خواستانە یاخود ئەو مەبادی ئەبنچینەیانەی کە ئیسلام هەوڵی بۆە یاخود دین هەوڵی بۆیە، یاگە جێکرا بێتەوە لە ناو ئەو باس و بابەتانەی کە زیاتر شتی بابەتی دیراسی بوون لە ناو تاریخشایی قسەی لەسەرەکرێ، ئەمە لەگەڵ ئەوانایە کە گرێتەوە. یعنی ئێمە چۆن ئەتوانین ئەم دوانە تێکەڵکێشی یەکەین بۆی لانی کەم بە پاڵنەرە ڕۆحی و سۆزداریە عاتفیە کەش بێت، خەڵک بەدەم ئەم بەخشینەوە بێت و بچێت هاوکاری خەڵکا بۆی جیاوازیەکان کاڵ بێتەوە. خۆی ئەبێ ئێمە قۆناغەکان جاکەین و مەسەلەن قۆناغێکەیە کە قۆناغێکی سروشتیە، هەموو کەس ئیشی خۆیەکە، هەموو موەسسەیەک هەڵەسێ بە ئەنجامدانی ئەرک و فرمانەکانی خۆی، دەسەڵاتی جێبەجێکردن، دەسەڵاتی دادوەری، دەسەڵاتی یاسادانان، ئیعلام، قوتابخانەکان، دەستگای تەندروستی، هەموو ئەمانە پێکەوە کارەکەن لە هەلومەرجی سروشتیە. ئەمە وەزعێکە هەلومەرجێکی شێوە پێوتێ هەلومەرجی تێپەڕ، کتوپەڕ. ئێمە نمونونەکەیمان هەیە، یعنی کاتێکە یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتی ڕەسوولی ئەکرەمە هیجرەتیان فەرموو بۆ مەدینە، ئەمە هەلومەرجێکی کتوپڕ و تێپەڕ بوو. مهاجرین هەیان بوو لە مەککە چەند دەوڵەمەند بوو، لەوێ فەقیر بوو، پارەی بەدەستەوە نەبوو، دەزمایی بەدەستەوە نەبوو. ئالەو هەلومەرجە ئەنسار بوون بە پشتیوانێکی گەورە بۆ مهاجرین تاکەوتنە سەر پێی خۆیان. حتا مهاجرین سێ دەستە بوون، دەستەیەکیان هیچیان نەبوو، قبوڵی یارمەتیان لە ئەنسار کرد، دەستەیەکیان
توانای جەستەییان هەبوو بۆ ئیشکردن قوبوڵ یارمەتیان نەکردوتیان کارمان بنێ دەستەیەکیان هوەری بازرگانیان نەزانی وتیان قەرزمان بنێ تا خۆمان نەگرین دوایەوە کال و مەرجەکە ئاساییە بێتەوە ئیتر نە بازرگانەکان ئامادە بوون قەرز وەرگرن نە ئەوانەی کە ئەهلی کار بوون ئامادە بوون بڵێن عادی کارمان بنێ خۆیان خەلاق بوون کار ئافرین بوون ئەمایەوە خەڵکێکی تر کە ئەقەلیەتێکی زۆر کەم بوو کە پێویستی بەوە بوو تۆ دەست یارمەتی بۆ درێژکەی کە نەیەتوانی کار بکە نەیەتوانی بازرگانی بکە ئێمە لەو حاڵەتە ئێمە حاڵەتێکی ئێستا ئیسtisnائی هەیە لە کوردستانە کە ئەبێ دەستخۆشی لە هەر کەسێ بکەین کە ئامادەیە نانەکەی بکە بە دوو کەرتەوە لەگەڵ خەڵک وەکو شاعری قوڕەوی یەکێ لە شاعرە لوبنانیەکان کە بانیان کرد بۆ حەفلێکی خەیری لە ئەمریکا بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ هەژاران ئەویش چوو چوار بەیتی وت من حبة البر اتخذ مثل الندى يا من قبضت عن الندى يمناك لدنك گەنمێک نمونەی بەخشین فێر ببە ئەی ئەو کەسەی دەستت قونجاندووە دەستی ڕاست قونجاندووە لە بەخشین هي حبة تعطيك 7 سنابل ئەو دەنکە گەنمێکە بەڵام کە چاندت دوایی 7 گوڵە گەنم دەداتێ بۆچی لتەجود ئەنتە بواحدة لسواکە بۆ ئەوی تۆ یەکێک لەو گوڵە گەنمانە بەی بە غەیری خۆت حلمت بأن ستكون في خبز القرى فتراقصت للموت تحت رحاك خەونی بینی ئەو دەنکە گەنمە کە سبەینێک ئەبێ بەنانێک کە تۆ بیبەخشیتەوە بە هەژاران لە زیافەتێکە بۆیە ئەو دەنکە گەنمە بە سەماوە چووە ژێر بەرداشەکە فتراقصت للموت تحت رحاك فكأنما الشق الذي في وسطها لك قائل النصف يخص أخاك ئەو درزەی لە ناو دەنکە گەنمە هەیە پێمان ئەڵێ نیوەی هی تۆم و نیوەی هی براکەتم باشە کاکە گیان ئێمە لە حاڵەتێکی ئیسtisnایی وایە ئەبێ دەستخۆشی بکەین دوعای خێر بکەین پشتیوانی بین بە قسە بە دەعم بە دوعای خێر ئەو کەسی کە ئامادەیە بەخشیشێک پێشکەشکە بە هەژارێک لەم وەزعەیە بەڵێ بەڵام دکتۆری ئێستا لە کوردستان ئابینی یعنی ئەم بەخشینە بە شێوەیە لە شێوەکان کەوتۆتە نێوان چۆن پێشتر بەرنامەی پێشوباسی حیزب و مۆدێلە کلاسیکیەمان کریا و سیراعی حیزبە سیاسیەکانەیکەن یعنی کەوتۆتە ناو ململانێ حیزبیەکانەوە بە تایبەتی ئێستا دوو شێوازەیە ئەو حیزبە سیاسیانەی دەسەڵات بەڕێوە بن و پاساو بۆیەنەوە کە ئەم دەسەڵاتە ئەوە تواناکەیەتی و بەو شێوێنی ئەوەشی کە معارزە یاخود لە دەرەوە دەسەکە ینی پشگیری ئەم جۆرە لە بەخشین و پێدانە ئەکا خۆ دەسەڵاتیش ئەیکا بەڵام جۆرێک لە ململانەی تێکەوتووە ئایا چۆن ئەکرێ تەمیزی ئەمە بکە یاخود جا چۆنە بێ ئەمە جیا بکرێتەوە لە ململانەی ئەم بەخشینە بۆ خەڵکی هەژار و نەدار ئێمە ئەکرێ بە شێوەیە تر سێری مەوزوعەکە بکەین چۆن معالەجەیەوە بکەین کە یەکەم لە مستەوای تاکە ئەم بەخشیشە ئەم بەخشینە ڕیایەتیانە بێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خراپترین شتێک کە ئەترسمەوە تووشی ببن شیرکی خەفیە یعنی ڕیا ڕووپامایی ئینسان کارێک بکە لەبەرەوەی خۆی بنوێنێ ئەمە لە ئاستی تاکە دروست نییە لە ئاستی کۆمەڵگایشە دروست نییە ئەگەر تۆ هەدەفدەوەی بێ خۆت بنوێنی بەڵام بەو نیەتەوە بێ کە تۆ خەڵک تەشجیعەکەی لەسەر چاکەکردن لەسەر خێر و خۆشی فێر ببێ بۆیە من پێم باشە شتەکان موەسساتی بێ با ئێمە بین لە کوردستانە لە ئاستی تاکانە لە ئاستی تاکانە دیعایە نەبێ بۆ تاک دیعایە نەبێ بۆ تاک مەسەلەن چەند دەستگای خێرخوازی هەیە لە هەرێمە هەلی یەکسانیان پێ بدرێ بۆ ئەوەی کار و چالاکیەکانیان بە خەڵک ڕابگەێنن بەڵام نەبن بە لافیتەیەک بۆ تاکێکی دیاری کراو بۆ کەسێکی دیاری کراو
لە ئاهیندە بەکاری بۆی تەوزیفی ئەو کار و چالاکیە خێرخوازیە نەکرێ بۆ مەبەستی شخصی حتا بۆ مەبەستی گروپیش بۆیە بێمە کاری حیزبی سیاسی جیاکەینەوە لە کاری دەستگای خێرخوازی. حیزبی سیاسی ئیشی ئەوە نییە کە بێت دیعایە بۆ شتانەوە بکە. حیزبی سیاسیە بێ بەرنامەی پێبێ پلانی هەبێ بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری، چارەسەرکردنی قەیرانی سیاسی، چارەسەرکردنی قەیرانی پەروەردەیی و زانستی و هەتا دوایی. تەنانە هاانی و ڕێکخراوانەش بدەڵام پۆزیتیڤەکەی وەکو بەڵام کاری ڕێکخراو کاک ڕێکخراویش ئەوەی لە ڕێکخراوێکی خێرخوازیە ئیشەکە ڕەوانیە و دروست نییە دوایی بەکار بێهێنرێ بۆ دیعایی سیاسی. ئەگە بچمەوە سەر ئەو بەشانەی پێشوو باسی شکۆی ئینسانمان کرد، ئایا بۆ خۆی پیشاندانی هەژارەکان کە سەبەتەیەک خواردنیە درێ بەدەسەوە ئەوەش بەپێی بۆ خۆی ئەمە چۆن ئەبێ ئەگە بە نییە تا گشتیەکەی قسەی لەسەرکەیت ئەوەی کە تۆ تێگەر بۆ تەشجیع بێ بۆ نمونە یعنی ئاسایی ئەکرێ کەسەکە وەکو ڕواڵەت وەکو جەستە نیشان بدرێ بەس دەموچاوی نیشان نەدرێ نەناسرێ وا نیشان بدرێ نەناسرێ بۆ ئەوەی چونکە ئەو کەسە کەسوکاری هەیە ئەولادی هەیە برای هەیە خزمی هەیە عشرەتی هەیە بە تایبەتی لە کوردستانە خەڵکەکە هەموو یەکترە ناسێ بۆیە بەڵای منەوە ڕەوان نییە دەموچاوی ئەو کەسانەی خێریان پێکرێ نیشان بدرێ چکە پێچەوانی مەبدەئی کەرامەت و شکۆیە ئەمە دینیش پشگیری ئەوە بەڵێ بێگومان ئەمجا تۆ بۆ منەتەکەی بەسەر کەسێکا بە من و ئەزا ئەوەی باسەکرێ ئەی طبعاً ئەمە لە ئەچێتە تۆماری ئەو کەسەوە وەسبینێ ئەم کابرایە هەمیشە هەز بە بێنەوایی خۆیەکە هەز بە وەزعی ئەسەباری خۆیەکە وەستبێنێ ئەگەر زۆر شایستگیشی تیابێ لەبەرەو مێژووە لەبەرەو وێنەیە کە نیشان درراوە ناتوانێت خۆی تەڕەحکە. ئەو ئاەتەیە فەرمێ ئەوانەی ئیمانتان هێنا و بەخشن لە ماڵەکانتان سەدەقە بکەن بە شەو بە ڕۆژ بە نهێنی و بە ئاشکرا یعنی بە بڕوای تۆ بۆ خۆی نهێنیەکە ناچێتە قاڵبی وەگەر یەکی خۆی بۆ خۆی بوێ وەرعێکی بێ زوهدێکی بێ باسی نەکا بەڵام ئەوەی ئاشکرایە ئەمەیان وەکو ئەو حسابی بۆ بکەین کە ئێستا لەوانەیە بەشێک لەوانە کە بەداخەوە یعنی هەندێک لەو خەڵکە ئەبینی ئاینیان هێناوە کردوانەتە کەرەستەی سیراعەکە یعنی بۆ خۆی ئەوە بەشە عەلەنیەکەی نییە. ئەو ئاەتەی کە هاتۆتە خوارەوە باشترین تەطبیقی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خەلیفەکانیا بووە کە پێغەمبەری خوا تەطبیقی ئاەتی زەکاتیە کرد وەکو ئێستەی کرد موسڵمانی ئەو کاتە وەکو ئێستەی کرد نەخێر مؤسسەیەکە بووە مؤسسەی زەکات بەڵام خۆ ڕۆحی ئاەتەکە بۆ ئێستاش بۆ ئەمانە نابێت بۆ ئێستەژە بێ بەڵام ئێمە بێ بەرەو میسال و نمونونەکە بڕۆین یعنی مؤسسەیەکە بێ زەکات ئەوەی کە واجبی سەرشانێتی زەکات بدا دیار بێ ئەچێ ئەوەی حەقە لە سەرشانی ئەی خاتە ناو ئەو حسابە بانقیەوە کە دانراوە بۆ مؤسسەی زەکات نایدا بە فەردێکی معەیەن دوایی حکوومەتیش لیستی هەژاران و بێدەرامەتانی لایە بەپێی ئیستحقاقی خۆیان ئەیانداتێ ئەمەش وەزام هەر لە ناو تاریخی ئیسلامی زۆر لە تاریخە هەروە سەردەمەکان قۆناغەکان لە ڕاشیدین و ئومەوی و تەنانە عەباسیش عامیلی کە لە ڕووی ببوورە یعنی کە لە ڕووی سیاسی و لە ڕووی ممارەسەی دەسەڵاتەوە ملاحەزەش هەبوو بێ دواتر بەڵام لەو ڕوانەوە عامیل هەبووە کۆکەرەوەی زەکاتە مؤسسە بووە دەستگایەک بووە پێوتراوە زەکات ئەم زەکاتە لە دەوڵەمەنەکان کۆکراوەتەوە دەوڵەمەنەکە خۆی نەچووە فەقیرەکە دەستنیشان کە پارەی باتێ شتیوانە بوو لە غیابی مؤسسەی زەکات مەسەلەی زەکات دوای لێ هاتووە وەکو ئێستەی لێ هاتووە کە کابرایەت زەکاتێکەیە فەقیرێکی دەستنیشانەکە چێ و زەکاتێتر هەتا تای ئەم فەقیرە چاو لە دەستی ئەوە بەڵام ئەی پاساوێ بۆ ئەوە نێنینەوە بڵێن ئەو کەسی ئەی ئەوە کێیە کە ڕەخنەکە ئەگرێت جیاواز لەم بوعدە تیۆری کە باسیەکەین ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بەڵام بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورۆ دەگرم و دەگەڕێمەوە لات دووبارە سڵاو دکتۆر ئەگەر یعنی چۆن قسە لەسەر ئەوە ئەەکەی کە ئەم شێوازە بە جۆرێ لە جۆرەکان ڕەوایەتی کەمترە باوا بڵێن یاخود
بەسراوەتەوە بە نێتی ئینسانەکەەوە یاخود ئەوەی تۆ ئەڵەی کە مؤسسە گرنگە هەبێ ئیسا بۆ نمونە ئەگەر نەبێ بە ڕێکلاموین بۆ دەستگایەکی و خێرخوازی دەستگای خێرخوازی بەخشین یا ئەوەی پێوە هەیە دەستگایەک هانای خێرخوازی ئەمە حیزبە ئیسلامیەکان هەیەە بۆ خۆیان ئەمانە تا ڕادێ لە ئاسێکی بچووک شابێمانە ڕێکخراون و جێدەسیشیان دیارە بەڵام ئێمە یعنی پێویست ناکە یا کاتی ئەوە نەهاتووە قسە لەسەرەوەشکەی ئەوە کێیە قسە لەسەر ئەوانە ئەکا بۆ خۆی ئەوەش گرنگ نییە من وەکو مەبدا ئەڵێم ئەبێ ئەمە دەستخۆشی بکەین لە هەموو دەستگا خێرخوازەکانی هەرێمی کوردستان لە هەموو کەسایەتیە خێرخوازەکان و لە هەموو کەسێک کە بە کەلیمەیەک بە وشەیەک بە هەنگاوێک یارمەتی هەژاران و بێنەوایانەدا لە کوردستان ئەوە بێ دوعای خێریان بۆ بکەین و دەستبارگریشیان بین ئەمە وەکو مەبدا دێنەوە سەر ئەبێم دڵسۆزیشیان بین کە ڕێنماییان بکەین بە جوانترین شێوە ئەم واجبە جێبەجێ بکەن جوانترین شێوە ئەمە دڵسۆزیە بەڕاستی و ئەگەر ڕەخنەشیان لێگیری ئەوانش ڕەخنەکان بە هەند وەربگرن هەر کەسی ڕەخنیان لێ وەربگرێ طبعا ڕەنگە ڕەنگە کەسێک هەبێ حساسیەتی حیزبی یا منافەسەی حیزبی وای لێ بکا بێوێ لە قەدری یا لە بەهای ئەم کارێ ئەمان کەم کاتەوە ئەمە نابێ ئەوان سارد کاتەوە لەو واجبەی کە پێی هەڵساون ڕەخنەگرتن ئەگەر بنیاد نەرانە بێ ئەبێ هەموو کەس پێشوازی لێ بکە ڕەخنەی ڕوخێنەر ئەوەیە کە تۆ بێنیت کانیەکی جوان هەیە خەڵگای لێ خواتەوە تۆ بچی لێڵیکەی هەر کەس یارمەتی کوردەیە یارمەتی خەڵکی کوردستانەدا بە هەموو پێکاتەکانیەوە حتا لەو پەڕی دنیاشەوە بێ سوپاسی بکەین چونکە وەفا سوپاسگوزاری خەسڵەتێکی ئینسانی گەورەن لە ئەخلاقیاتی گەورەی ئینسانەوەیە کە بە وەفا بێ سوپاسگوزار بێ بۆ ئەو کەسانی کە چاکەیەکی لەگەڵەکەن حتا ئەگەر کەلیمەیەک بە کەلیمەیە چاکت لەگەڵکەن تۆ بێ بە 10 کەلیمە سوپاسگوزاریان بکەیت بە چەندین شێوە ئەمە تەشجیع لەسەر سیفەتە باشەکان ئەوەی لە ئەبینرێت لەم لاولاوە ڕەخنە ئەگیرێت هەندێکی دڵسۆزانەیە ئەڵێ هەم دڵسۆزە بۆ جیهەتەکە کە خێرەکەیەکە هەم دڵسۆزە بۆ کەسەی خێرەکەی پێکرێ ڕاستە ینی تۆ نابێ پێت ناخۆش بێ بەشێ لەو ڕیکلام و دیعایانە ئینسان ئازارەدا ئینسان ئازارەدا کە تۆ خێرەکەی پێویست ناکە ینی وەکو مەبدە بێنە دوای سبێنێک کوڕاستەیەک ناملکەیەک بڵاو کەرەوە چالاکیەکانی ڕێکخراوەکەی خۆت باسکە بەڵام بینی زۆر جار کە ئەوە ئەکرێ دکتۆرەگە نەبێ بە پاسەوە بۆ ئەوانە هەموو ڕێکخراوەکان بەی هەموو وێزەکان و ڕێکخراوە مەدەنی و ئینسانیەکانی ترەوە یعنی کە ئەوە ئەکەن سیرەکەی خەڵک فێری ئەوە بێ بۆ نمونە جای وا بۆ کۆمەکیە بەخشین کۆکراوەتەوە بۆ شوێنە کە خەڵک ئەیبینێ لە شاشەی تەلەڤیزۆنەکەەوە ماڵێک دروستەکەن بۆ هەژارێ پیشانیشەیە بەڵام سیرەکەی هاوکاری ئەبا بووی ئەمە بۆ خۆی لایەنێ باشەکەی لایەنی باشیشی خۆ چونکە ئەو ڕێکخراوانەش سەرچاوەی خێرکردن و چالاکیەکانیان بریتە لە تەبەڕوعات و بەخشینی خەڵکی خێرخواز ئەو خەڵکە خێرخوازە بەو بڵاوکردنەوە متمانی زیاترە بێ بەو دەستگایە ئەزانێ بەڵام ئەبێ ئەمە خەڵک لەسەرەوە ڕابێنین تۆ پارە ئەدەی ئەبێ نیەتی لەبەر خوا بێ تۆ مکەلەفنی بەوەی بزانی گەیشتۆتە کوێ تۆ مکەلەفی بە واجبەکەی خۆت نەتیجەکە ئەدەیتە دەست خودا ئەمە ئەدەبیات و ئەبجەدیاتی کاری خێرخوازیە یعنی بیستم جارێکیان لە شاری سلێمانی کەسێک هەبووە فەرشێکی بە وەقف بە هەدیە بە خێر داوە بە مزگەوتێک بە هاوینا کە فەرشەکانیان تەکاندووە ئەو پیاوە وەستاوە بزانێ ئەو فەرشێوە بردوێتی تەکێنن یانە یعنی هێشتا خۆی بە خاوەنی فەرشەکە زانیوە مامۆسای مزگەوتەکە کە بەمەی زانیوە فەرشەکەی پێچاوە تۆ توێتێ بیبی بیتەوە بۆ ماڵی خۆتە تۆ تا ئێسش خۆت بە خاوەنی و فەرشە بزانی چکە وتێتی بە مجەوەرەکاتی بۆچی مامۆسا وتێتیەوە بۆ وەستاوی ناڕووی وەڵامی بزانم ئەو فەرشە ئەتەکێنن یانە
تۆ حەقت چییە؟ ئەوقرە و فەرشە وتوی مامۆستا فەرموویەتی خاوەنددارێتی کرد تۆ هێشتا خۆت بە خاوەنیەوە زانیە و فەرشەکە هێناوتە هی بەی خۆت ێزانی وەڵی بیتەوە. ئەبێ ئێمە ئەو وعیە دروستکەین لای خێرخوازەکانمان خێرەکە ببەخشێ دەستی ڕاستی بیبەخشێ دەستی چەپی پێی نەزانێ. مەبەز ئەوەیە نیەتەکە دەونە پاککەیتەوە بۆ خوددا کە تۆ بیبەخشە ئیتر خوای پەروەردگار ئەیگەێنێ. بەڵام لایەنێکی تری زۆر گرنگە دکتۆر ئێمە زۆر باسشمان کرد بە تایبەتی لە بەشی پێش و شاوە لێرەش لایەنی دەسەڵات یعنی بۆ خۆی دەسەڵات سەبەبکاری دروستکردنی ئەم دۆخەیە تا چەند پێویستە تەقدیر و یعنی پێزانینی هەبێت کە یاخود ئەوەی لا ئاسایی بێ کە دین چەند ئەو ڕۆحە گەورە حەماسەتەی تایە خەڵکێکانەدا بە هەندێک پاڵنەری ڕۆحی و عاتفی ئاینی کە خەڵک دێ ماڵەکەی خۆی هێنێتە دەرەوە لە پارە لە خواردن لە کەلوپەلی تر ئەبەخشێ یعنی تا چەند پێویستە ئەم دەسەڵاتە کە خۆی خوڵقێنەری قەیران و بار و دۆخەکەیە پێزانینیشی بۆیە بێ کە دین و ئەوانەی کە بانگەشەی ئەوەکە شوێنی دین کەوتون بۆ خۆیان ئەم دەستکراوەیە لە ڕاستیە دەسەڵات ئەرکی سەرشانێتی هەموو تەسهیلاتێکی قانونی و تەسهیلاتێکی عورفی بۆ ڕێکخراوە خێرخوازیەکان بکە و لە ماڵپەڕەکانە لە کەناڵە میدیایەکانە ڕێگا لە هەموو تەشیرێک بگرێ چونکە کە یاسا هەبوو بۆ نمونە من دەستگایەکی خێرخوازیمێ هەندێک لە چالاکی خۆم بڵاوکەمەوە دوایە گەر یەکێک هات تەشیری لەسەر من کرد ئەو کاتە یاسا پشگیری من بێ خەڵکی ئەمە ڕەخنەکانمان خەڵکی ئەمە ڕەخنەی لە ناوزڕاندن تێکەڵ کردووە ڕەخنە شتێکە تەشیر شتێک تەشیر و ناوزڕاندن شتێکی ترە حەقی نەقت پارێزراوە بۆ هەموو کەسێک کە ئەهلیەتی نەقتی هەبێ وایانە بەڵام حەق تەشیر حەق نییە پێدراویش نییە تەشیر و ناوزڕاندن و ئابڕووبردن و تکاندنی ئابڕووی خەڵک بە هیچ شێوە ڕێگەی پێ نەدراوە جاوم بە ڕوانگە یاسایەکەی بەڵام لە ڕوانگەی فکریەوە ئەو کەسێک کە کاری بەخشینەکە کاری خێرخوازیەکە تحقیقی بەشێ لە ذاتی خۆیەکە چونکە ئینسانی زیندوو ئینسانی هەڵگیری ئەخلاق قەت ئاسوودە نابێت لە ژیانە کە ببینێ دراوسەکەی برسیەتی هاوزمانەکەی برسیەتی خەڵکەکەی پەنای برسیانە بۆیە باشترین کار لەم هەلومەرجەدا وەکو سەرەتاش عەرزم کردی ئێمە ئەبێ تەشجیعی هەموو ئەو ڕێکخراوە خێرخوازیانە بکەین و تەشجیعی تاکەکانیش بکەین لەسەر بەخشین و کاری خێرخوازی تەشجیعی ئەوەش بکەین ئەو کەسەی کە خێرێکی بۆ ئەچێ مافی خۆیەتی بڵێن وێنەی من بڵاو مەکەنەوە. ڕاستە شتێکی تر زۆر گرنگە دکتۆریانی تا چەند ئەم بەخشینەیە ئەوەی ئێستا ئەم ڕۆحیەتە هەیە لە ناو کۆمەڵگای ئێمە ئەوە مای دڵخۆشی ئێمە لایەنە فۆرمە گشتەکەی وەرگرینەمیش یا لایەنە باشەکەی وەرگین و ئەگەر لە وردەکاریەکان دەرچین ئای تا چەند ئەمە قەڵاچۆی کۆمەڵێ تاوان و جرمکە لە ناو کۆمەلگا ڕوایە یاخود ئەو نەعەدالەتی کە هەیە بێتە هۆی تێکبەربوونی تاکەکانی کۆمەلگا تا چەند ئەمە یعنی ئاسایشی کۆمەلگا دەستە بەرەکە خۆی لە هەلومەرجی قەیرانە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزە بن خەڵکەکان ئاوڕێیان لە یەک ئاوڕەدەنەوە لە یەکتر لە هەلومەرجی قەیراندا ئینسان واتە سەورەکایتر هەموو کەس خەمی خۆیەتی نەخێر کاتێک کە ڕێکخراوە خێرخوازیەکانە بینی کەسە خێرخوازەکانە بینی لەو پەڕی دنیاوە بیر لە هاونەژاد و هاوڕەگەز و هاوجۆرەکانی خۆیانەکەنەوە بیر لە هاوڵاتی خۆیە کاتەوە ئەمە معنایەوەیە هێشتا ئینسانیەت لە عافیەتایە لە وەزعێکی باشایە یعنی ئەو هەموو پیلانە ئەگێردرێ لە دنیاە لەلایەن کەسانی چاوچنۆک پیلانی سیاسی عسکەری نەفسی یعنی نواعی پیلان کە تۆ ئێستا بڕۆ بە دوایە متابعی بکە زانی چەند جۆرەها پیلان هەیە لە گەورە و بچووک و میانە لە دژی ئینسان لە دژی ئەم کوورەی زەویە بەڵام تەماشاکەی هێشتا دەنگە ئینسانیەکە زاڵە ئەم دەنگە ئینسانی لە چی ئابینیتەوە
لە ڕێخەوە خێرخوازیەکانە لەو کەسەیە ئەبینیتەوە کە ئامادەیە خۆی فیدا بکا بۆ خەڵک لە کارمەندێکی تەندروستیا ئەبینیتەوە لە پزیشکێکە ئەبینیتەوە لە دەرمانسازێکە ئەبینیتەوە کە ئیسراحەتی لە خۆی تێگاوە لە پێناوی ئاسایش و سیحەت و تەندروستی خەڵکە ئەوەش بۆ خۆی ئەمە مەسەلەیەک نییە بە پارە هەڵسەنگاندنی بۆ بکرێ بە سەرەت و سامان یا تەماشاکەی پۆلیسێکە پۆلیسێکی هاتوچۆیە بەبێ ئەوەی سیارە بڕوا بەڵام ئەو لە شوێنی خۆیەتی پۆلیسێکە پارێزگاری لە ئەمنیەت و ئاسایشی خەڵکەکە ئاسایشێکە جوندیەکە پاسەوانێکە فەڕاشێکە خزمەتگوزارێکە توانین بڵێ کۆی کارەکەی ئەمانە و ڕێکخراوەکان هەمووی تەواوکەری وێنەیەک گەورەکەیە بێگومان ئەگەر بە چاوێکی گەورە سێری مەوزوعەکە بکەی ئێمە لە پاڵ دەستگا ڕسمی و فەرمیەکانە لە پاڵ دەستگای عەلامیەکانە لە پاڵ یاسادانانە کۆمەڵە کەسانێکمان هەن کە ژیانی خۆیان تەرخانەکەن کە کاتی خۆیان تەرخانەکەن بۆیان هەبوو بچن لە شوێنەکە بە ئاسوودەیی دانیشن و ئیسراحەت بکەن و پاڵی لێبنەوە بەڵ بیلەوە کاتەوە هەست بە معاناتی ترێک تحقیقی ذاتی خۆیەکە ئەوانە ڕۆحە گەورەکانی ناو کۆمەڵگا ئەمەش کەواتە توانین بڵێن پاراستنی کەرامەت و شکۆی مرۆڤەکان بێگومان چونکە ئینسانی هەمیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی اليد العليا خير من اليد السفلى دەستی سەروتر باشترە لە دەستی خواروتر ئەو کەسەی یارمەتی خەڵکەیە ئەو کەسەی هەژارێک ڕزگارەکە مەلەوانێک کە دێت کەسێک خەریکە ئەخنکێ ڕزگاری ئەکە ئەمەش حاڵەتێکی لەو چەشنەی هەیە جاگەر گەورەی کەینە مەوزوعە ئەمە بێ بە کەلتور ئەبێ وەفی ذلك فليتنافس المتنافسون ئەمە مسارعەیە لە خەیرات کە خوای پەروەردگار لە قورئانە ئەمری پێەکە پێشبڕکێکردنە بۆ چاکەکردن کەواتە پێم وایە هەموو ڕێکخراوە خێرخوازەکان ئەبێ دیفاع لە یەکتری بکەن منافەسەکەیان بۆ پێشکەشکردنی خزمەتی زیاتر بێ نەک بۆ باسکردنی یەکتر بێ ئەمە وەکو لایەنەکەی بەڵام ئێستا بەڕێزت وەکو توێژەر لە بواری فقه و فکری ئیسلامیا کە لەو مەجاالینەکە یعنی ئەکرێت چۆن ئەمە دیسانەوە ڕۆڵی مرۆڤ دۆستانەی ئاین ئەگێڕێتەوە بۆ ناو کۆمەڵگا کە بۆ خۆی دینیش ئەو پاڵنەرە گەورەی هەیەوا لە ئینسانەکانەکە هەمیشە سنوورێک هەوێت کە بزانن بۆی بچن و شتێکە بێ بزان کۆیان نەکاتەوە خزمەتکردنە بە لایەنە مرۆیەکەی یەکتر ئەمە شایدێکی ترە لەسەر حوزوری زیندوی حزوری کاریگەری ئاین لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیە بڕۆ لە کۆمەڵگای مەسیحیا سیرکە ئەوانەی کە پابندن بە ئاینەوە خێرخوازن بڕۆ بۆ کۆمەڵگای حتا یەهودی ئەوەی کە خێرخوازە کەسانی ئاین پەروەرن بڕۆ بۆ کۆمەڵگای هیندۆسی ئەوانەی کە پابندن بە ئاینەکەی خۆیانەوە قیەمی دینی پاڵیان پێوەنەوە خێرخواز بن ئەوەی ئاینی بودایی هەیە بە هەمان شێوە هەموو ئاینەکان چونکە یەکسەر چاوەیان هەیە تەرکیز لەسەر ئەو مەوزوعەکەنەوە کە ئینسانە بێ خێرخواز بێ بە تایبەتی لە خاتەمی ئاینەکانە کە ئاینی پیرۆزی ئیسلامە تەماشاکەی خێرخوازی سەدەقە حتا خێرخوازی نامراوە سەدەقات بۆچی چونکە بەڵگەیە لەسەر ڕاستی ئیمانی ئینسانەکە چونکە ئەو ئەڵێن لە ساڵی گرانیە کاروانێکی زەخیرە و تیجاری ئیمامی عوسمان دێت بۆ مەدینە تاجرە چاوچنۆکەکان ئەچن تەماخەنە بەردەمی ئەڵەن پێشەوەی هینەکە بات چەندێک قازانجەکەی لەو هینە تا 2 ئەونە و 3 ئەونە و 4 ئەونەیان پێدا بە شەرتێ بە ئێمەی بفرۆشە پێشەوەی بگاتە ناو بازار ئیمامی عوسمان فەرمووی هەیە لەوە زیاتری پیاوە نەتیجەتەن وتیان ئێمە ناتوانین دوایی وتیان باشت کێ زۆرتری پیاوی خۆ ئەمە تاجرە مەشهورەکانی ئەم شارێن ئەویش فەرمووی خوای پەروەردگار 10 ئەونەی پیاو لە مقابلی بەخشینی ئەم کاڵا بازرگانیە بە خەڵکی شارەکە بە برسی و بە هەژار و بێنەوەکان بۆ ئەوەی تەئسیر دابنێم
لەسەر ژیانیان و لەسەر چاکردنی باری ژیانیان. ئەوە گرنگە. تا چەند لە ئێستا ئێمە گرنگە دیسانەوە بگەڕێنەوە بۆ ئەسڵانە هەست ناکەی بەشێک لەو بەریەکەوت و لێکەوتانی کە لە نێوان خەڵکە ئەلەم ئەخیرە لە کاتی ئەم ڕووداوانە دروست بووە بەشێکی پەیوەستە بەوەی کە ئەم جۆرە تێگەشتانی هێشتا نەماتوانێت قوڵبینەوە لە ناویە. ئێمە بێ کێبرکەکانمان ببێ بە کێبرکەی شەریفانە بۆ خزمەتی زیاتر وەکو لە پێشینانە پۆستەکانیان بەکارهێنا بۆ خزمەتی زیاتر پلە و مەقام و دەسەڵات بەلایەنەوە تەکلیف بوو نەک تەشریف ئەرکێکی قورس بوو لەسەر شانیانەوە دەست خۆشیان لەو کەسەیە کرد کە لەگەڵ یانە هاوکار بێ ئەبێ ئەوە بکەین بە کەلتور دەسەڵاتی سیاسی پێش هەموو کەس مکەلەفە بەوەی تەحویلی چەمکی دەسەڵات بکە لە تەشریفاتەوە بۆ تەکلیفات. اینجا بەرپرسیارە ئەو جا بەرپرسیارە و بەرپرسیاریانی چیانی هەموو کەسێ پرسیارت لێەکە ئەبێ وەڵامیشت پێ ئەبێ وەڵامت پێبێ لە ئاسی مەسئولێتابی لە ئاسی بەرپرسیارەتیابی و تێکەڵی خەڵکبی بەشداربی لە معاناتی بەشداربی لە ڕەنج و لە مەینەتیەکانی بەشداربی لەو قۆناغەیە وەکو وڵاتانی زیندوو وڵاتانی زیندوی دنیا کە سەرۆت و سامانەکانیان نەخێنە اختیاری خەڵک لە هەلومەرجی قەیرانە. کاک دکتۆرەی ئەرکی میدیا چۆنە کە بتوانێ بۆ نمونە چۆن تۆ کۆمەڵێ دەستگات باس کرد کەمە هەموو هاوکاریەکەن یعنی ڕۆڵ ببینێ لە باشتر گەیاندن و جوانکردنی ئەم پرۆسەیە بە بینەر و بەوەی کە چاوەڕێیەکە ئەمانە ببینێ بۆ تەشجیع و هاندان یعنی هەمویان ببن بە تەواوکاری کۆی پرۆسەکە. کاتی خۆی ئەوترا شاعیر باشترین شاعیر ئەو کەسەیە کە زۆرترین ڕۆشنبیری و فەرهەنگی لابێ. من ئێستاڵێم نەخێر میدیاکارە بێ زۆرترین ڕۆشنبیری و فەرهەنگی لابێ سەقافەتێکی زۆر فراوانی هەبێ بیرێکی قوڵی هەبێ دیدێکی پانۆرامی گشتگیری هەبێ هەمیشە بەڕاوێژەوە کار بکە و هەمیشە تەرکیز کاتە سەر واقع وەکو خۆی واقع چۆنەوە نیشانی بە یعنی ئەبێ بەڕاستی زۆر بێلایەنانە وەکو چاوی زیندوی خەڵک وەکو گوێی زیندوی خەڵک وەکو زمانی زیندوی خەڵک بێ بۆەوەی حەقەکان وەکو خۆی ببینێ حەقەکان وەکو خۆی ببیستێ و ڕاستیەکان و حەقەکان وەکو خۆی بڵێ ئەمە ئەرکی میدیاکاری ڕاستەقینەیە بەتایبەتی لە ساتی کێشە و لەم ساتەیە لە هەموو ساتێکە بەتایبەتی تر لەم ساتانە کە هەموو کۆمەلگا ڕوبەڕووی قەیرانە بنەوە هەموو مرۆڤایەتی ڕوبەڕووی قەیرانە بێتەوە یەکەم پەیامیان پەیامی ئومێد و گەشتبینی بێ دووهەم پەیامی ڕاستگۆیی و ڕاستخوازی بێ سێهەم پەیامی دادگەری و دادپەروەری و دادخوازی بێ پاساو نەهێننەوە بۆ کەم و کورتیەکان هەر کەسەوە کەم و کورتیانە بکە یعنی چونکە ئینسانی گەورە کە مورتیکردیەکانی گەورەترە ئینسانی بچووکی عادی کەم و کورتیەکانی عادین بەڵام یەکێ لە مەقامی مەسئولێت هەیە تۆ ئەرکی میدیانیە کە بەشان و شکۆیە هەڵ بڵێ بە تایبەتیوانەی کە بەرپرسن واجباتی خۆیان ئەنجامەدەن قاعدەی قانونیشە لا شکر عەلا واجب یەکێ واجبی خۆی جێبەجێ بکات و پێویست ناکە سوپاسی بکەیت تۆ ئەبێ ئێمە کردەوەکانمان دەرخەری جەوهەرمان بن نە قسەکانمان پێویستمان بە زمانی پاراو نییە پێویستمان بە دەستی پاراوە وەکو شێخی سوخەڕداویە فەرمێ ئینا نەتوق لئەلسن بوکم عەلا ئەید فیصاح ئێمە شەیدا و تامەزرۆی زمانە لاڵەکانین کە دەستەکانیان گۆیا و قسەکار بێ با دەستەکان با کردەوەکان قسە بکەن و دەرخەری جەوهەری ڕاستەقینەی و خەڵکە بن. بەڵێ دکتۆر من شتێکم نەماوە لەسەر کۆی تەوەری بەرنامەکە کرد ئیزافەیەکت ما بێت دەرفەتێکی کورتەیە وەڵام من داواکەم ئەو کەسانی کە تا ئێستا کاری خێرخوازی و بەخشینیان کردووە بەردەوام بن تانەوتە شەر و قسە و قسەڵۆکی لەم لاولا ساردیان نەکاتەوە کە نیەت خالیز بوو خەڵکیش با قسە بکە چونکە زۆر کەس ئێمە منطقی مەجنونمان هەبێ مەجنون زۆر لۆمەیانە کرد لەسەر لەیلا بەڵام ئەوی گوێی بە لۆمەی ئەوان نەئەدا
ئەگەر ئێمە خێرخوازیەکەمان لەبەر خوددا بێ ئەبێ گوێ بە لۆمە و بە قسە و قسەڵۆک نەدەین چونکە هەدەفمان خوددایە. ساکردنەوەی نیەت بۆ خێرخوازان ئەساسە و ساکردنەوەی نیەتیش بۆ ڕەخنەگران ئەساسە. ئەگەر نیەتەکان لەبەر خوددا بێ و لەبەر خوددا بێ کارەکان گەشە ئەکەن و نەتیجە و ئەنجامی باشیان لێ دروست ئەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فیکری ئیسلامی سپاس دەکەین بۆ وتەکانت و بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. سپاس سەلامەتەکە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی مەودا کە تایبەت بوو بە هەندێک باس و بابەتی گرنگ لە سەردەمی ڕووداوەکاندا یاخود لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنادا. تا بەرنامەیەکتر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو.